دەوڵەتی ئیسلامی بەرپرسەرەتی خۆی ڕاگەیان لە هێڕەشێکدا بوو سەر کۆنسەرتێک بە مەبەستی پێگەیاندنی زیانێکی هەرە گەورە. میلیشیەکانی دەوڵەتی ئیسلامی سەرڕا شکستیان لە بەشەکانی تری عێراقدا لە دەوروبەری کەرکووک خۆیان کۆ دەکەنەوە. بەوە دەرنانی دەوڵەتی ئیسلامی لەم شارۆچکەیە ژیان دەگەڕێتەوە ئاسایی. ئەم شارۆچکەیە لە ساڵی 2013ەوە شوێنێکی سەرەکی دەوڵەتی ئیسلامی بووە. گەڕان بە دوای ڕێبەرێکی دەوڵەتی ئیسلامیدا بەردەوامە پاش ئەوەی فەرماندەیەکی خۆجەیی لە هێڕەشێکی شەوانەی پۆلیسدا کوژرا. بەرەکان 15 خوێندکاری لەشکەری لە هێڕەشێکی پلانکراوی تالیبانەکاندا لە بنکەیەکی لەشکری ئەفغانیدا کوژران.